یەکەمین فستیڤاڵی ئەدەب لە سلێمانی بەڕێوە دەچێت دەپرسین ئەم فستیڤاڵە تا چەند ڕۆژ بەردەوام دەبێت کە ئەم فستیڤاڵە ناوی نێودەوڵەتی لێنراوە چەند دەوڵەت یاخۆ چەند وڵات بەشداری لەم فستیڤاڵە تا دەکەن بایەخ بە ئەدەبیاتی چ وڵاتێک زیاتر دەدرێت هەروەها لە پاڵ ئەدەبیاتە هیچ بابەتێکی تر هەیە لەم فستیڤاڵەدا بایەخی پێدرا بێت و نمایشکرا بێت گفتوگوێم بابەتە وردەکارەکە لەگەڵ وتەبێژی یەکەمین فستیڤاڵ نێودەوڵەتی ئەدەب لە سلێمانی کاک محەممەد کردو دەکەم کە ڕاستەخۆ لەسە دوو لەگەڵمان ئامادێ کاک محەممەد بەخێراتی سپاس زۆر لەگەڵمان ئامادی کاک محەممەد فستیڤاڵی یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە سلێمانی ینی کەی بڕیارە دەست پێ بکات و ماوەی چۆنێکیش بڕیارە بەردەوام بێت. سپاس بۆ میوانداریەکەتان لە سبەینەوە دەست پێکە 26 مانگ سەعات تا 28 مانگ بەردەوامە بێ سێ ڕۆژ. بەڵێ باشە ئەم تەنها لە شاری سلێمانی ئەم یەکەمین فستیڤاڵە یاخود وەکو زنجیرەیەک بەنێو شارەکانی دیکەدا ئەڕوات. نەخێرم فستیڤاڵە یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتیە لە سلێمانی کە وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی پێی هەڵەسێ وەکو وەڵامدانەوەیەکی ژوایە بۆ ئەوەی کە ڕێکخراوی یونسکۆ لە ساڵی 2019 سلێمانی وەکو یەکێک لە شارە داهێنەرەکانی ئەو ڕێکخراوە خۆی بڵین لەسەر ئاستی جیهان وەکو شاری داهێنەری ئەدەبی ناساندووە. زۆر باشە کاک محەممەد لەنێو ئەم فستیڤاڵدا چ بابەتێک زیاتر بایەخی پێدراوە لە پاڵ ئەدەبیاتە ینی چ جۆرە ئەدەبیاتێک ئەدەبیاتی چی وڵاتێک چنەتەوەیەک زیاتر بایەخی پێدراوە ئەمە فستیڤاڵێکی نێودەوڵەتیە بێگومان. بەڵێ خۆی زۆر لە زۆر وڵاتەوە میوان و بەشداربوومان لەگەڵایە بەڵام هەمووی تایبەتە بە ئەدەبی کوردی چونکە ناڵێم ئەمە جۆرێکە لە وەڵامدانەوە بۆ ئەو نازناوەی کە ڕێکخراوی یونسکۆ بە سلێمانی بەخشیوە بۆ نمونە لە نەرویجەوە ئێمە میوانمان هەیە لە دانیمارکەوە میوانمان هەیە لە ئەڵمانیاوە لە سویدەوە بەشدارمان هەیە لە هۆڵنداوە بەشدارمان هەیە لە هەموو پارچەکانی کوردستانەوە لە بەشی زۆری ناوچەکانی باشوورەوە نووسەر و شاعیر و لێ کۆڵەر لە فستیڤاڵەکەیە بەشدارن بەڵام هەمووی قسەکردنە لەسەر ئەدەبی کوردی لە ڕەهەندە جیاوازەکانیەوە بە کۆمەڵێ باڵین دیداری جیاواز دیدارێک تایبەت کراوە بە دەقی شانۆی لێکۆڵینەوە لە دەقی شانۆی دیدارێک تایبەت کراوە بە لێکۆڵینەوە لە ڕۆمان دیدارێک تایبەت کراوە بە لێکۆڵینەوە لە چیرۆک دیدارێک تایبەت کراوە بە لێکۆڵینەوەی گشتی لەسەر هەموو ڕەهەندەکانی ئەدەب لە گۆشەنیگای جیاجیاوە لە پاڵیا شعرە خوێنرێتەوە پێشانگای کتێب هەیە پێشانگای فۆتۆ هەیە بۆ سیما دیارەکانی ئەدەب لە سلێمانیە لەگەڵیشیا گۆرانی و هەڵپەرچێ و فیلمێکی دیکۆمنتەری و ئەوانە هەمووی لە فستیڤاڵەکە بەشدارە. باڵێ کاک محەممەد بانی دەست پێدەکەکو ئاماژە پێکرد باشە ئەوانەی کە بەشدارن لە نێو وڵاتە جۆر بە جۆرەکاندا چەند وڵات بەشدارن ئایا ئەوانەی لە هەرێمی کوردستانن بۆ نەچەند پێشان با بەشدارە چۆنایە چۆنە فستیڤاڵەکە. میوانەکانی شارەتم پێدا لە چەند وڵاتەوە هاتوون بۆ نەتاسە زانراوە بوو نەبووترێت دەوڵاتی جۆر بە جۆر لە دەرەوە هات بێت و ئەمانە بەشداری لە فستیڤاڵ مستم لە ژمارەکەیە. بەڵێ 5 وڵات بەشدارن ناوەکانم وت پێشانگاکەش تایبەتە بە سیماکانی ئەدەب لە سلێمانیە تر هەم کەسایەتیەکان شاعیر و نووسەرەکان کە لەم شارەیە دەوریان هەبووە هەم لە کۆن هەم لە تازە لەگەڵ بۆ نمونە کتێبخانەکان چاپخانەکان کۆمەڵێ سیمای دیاری ئەدەب لە سلێمانی و دەوروبەری سلێمانی لەو پێشانگایە ڕەنگەداتەوە. کاتە ئێوە بۆ بانکێشکردن لەم فستیڤاڵەدا باختان زیاتر بە هونەرمەندان داوە بە ئەدەب ناسانی ئێرەدا و باختان بۆ داوە کە باس لە ئەدەبی کۆنی کوردیش بکرێت لەگەڵ ئەوەی کە لە ئێستادا بوونی هەیە. بەڵێ زیاتر ناڵم فستیڤاڵەکە خۆی ئەدەبیە لەبەرەوە هەرە بێ ینی تۆی شەکە زیاتر لەگەڵ ئەدیبەکان نابێ لەگەڵ لێکۆڵەرەکان نابێ تایبەتیشە بە ئەدەبی کوردی بە تایبەتیش سلێمانی ینی هەر باسی سلێمانی نییە بەڵام لەبەر ئەوەی پەیوەندی بە نازناوی سلێمانیەوە هەیە بۆ نازناوی یونسکۆ بە سلێمانی بەخشیوە زیاتر وەک چۆنەڵێ فۆکەسەکە لەسەر سلێمانیە. بەڵێ 5 وڵات وتت بەشدارن من ئەوەی سەرنجیمی ڕاکەشە ئەو هەماهنگگە چۆن بوو چۆن بڕیاردرێکا بوونە فستیڤاڵێکی لەم جۆرەکەمە یەکەم فستیڤاڵە ساز بکرێت چۆن ئەم هەماهنگگە دروست بل هەمان کادا چۆن بوو بڕیاردرا فستیڤاڵێک تایبەت بە ئەدەبوونی هەبێ. خۆی وەزارەتی ڕۆشنبیری بە ڕێنماییەک فستیڤاڵە نێودەوڵەتیەکانی ڕێخستووە 12 فستیڤاڵی ساڵانەی داناوە دابەشی کردووە بەسەر شارەکانە دوان لەو فستیڤاڵانە تایبەتن بە سلێمانی
ڤیستیڤاڵی ئەدەب لەگەڵ ڤیستیڤاڵی موزیک ئەدەبەکە بەشێکی پەیوەندی بۆ هەیە کە پێشتری ژێک دوو جاری شارەتم پێدا ئەو نازناوە کە بە سلێمانی دراوە ئێستا ئێمە نووسنگەیەکی یونسکۆ هەیە لێرە لە سلێمانی لە ناو پارێزگای سلێمانیان نوێنەرێکی بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری هونەری تایە ئەمیشە ئیشێکی هاوبەشی وەزارەتی ڕۆشنبیریە لەگەڵ ئەو ئۆفێسەیە بۆیە ینی زیاتر مەسەلەکە لە ئەدەبات شەڕکراوەتەوە کەواتە ئەمە ئەگەرمە چۆن بڵێ کار و پلانەی وەزارەتی ڕۆشنبیری بێ ئەمە وەکو یەکەمین فستیڤال بەردەوامی دەبێت دومین فستیڤال و سێمینەوەی چرچاکۆتە بەڵێ بەتاکید بەردەوامیە بێویچێکیش لە داواکاریەکانی یونسکۆ کە ئەم نازناوی بە سلێمانی داوە جگە لەوەی کە سلێمانی خۆی تاریخێکی دوور و درێژی هەیە لە بواری ئەدەب و کللتور و ڕۆشنبیریە داوای چالاکی زیاتری شلیەکەن 4 ساڵ جارێ داوای راپۆرتی لێکەن ساڵانە داوای چالاکی لێکەن راپۆر دەربارەی چیکە دەربێت چالاکیەکانت کە تۆ لەم 4 ساڵەیە چیت کردو دوای ئەم نازناوە دووەرگرتووە چیترت خستۆتە سەر خەرمانی ئەو مێژووی کە ئەدەب لەم شارەیە بووە ئەدەب بە شێوەیەکی گشتی بە تایبەتی کللتور بە شێوەیەکی گشتی بەڵێ واتە ئەم فستیڤالە ئێوە ساڵانە ئەنجامێدن و پاش 4 ساڵە ئێوە راپۆرتێک ئەنجامێن لەسەر ئەو چاریکانەی کە لەو مودەیە ئێوە ئەنجامتانداوە بەڵێ هەموو چالاکیەکانە و کاتە راپۆرتی 4 ساڵەکە بۆ هەموو چالاکیە کللتورەکانە بەس ئەم فستیڤالە ساڵانە سازە درێخۆشی لە ڕاستیە ئەبوو لە سیوێکی دەیە ببورن ساز بدرایە لەبەرەوەی لەو ڕۆژەیان نازناوە کە دراوە بە سلێمانی بەڵام بەهۆی کورۆناوە هەندێک بارودۆخی نەخوازراوەوە تا ڕادەیەک دواکەوت کەوتە ئێستاوە باش ئامادەکارەکان چینکە لەم فستیڤالەدا کراوە کاک محەممەد هەموو ئامادەکاریەکان کراوە ئەگەر بپرسی لە چ ڕێکەوە مەبەست لە چی ڕێکە ئەو پێشنگیانی ئەو بابەتانی ئەو لێکۆڵناونی کە تۆ ئاماژت پێکە چۆن ئامادەکاریان بۆ کراوە چۆن پێشکەش دەکرێت پێشتر پەیوەندی بۆ خەڵکانەوە کراوەوە گوتم لەبەرەوەی فستیڤالەکە تایبەتە بە ئەدەبی کوردی ئێمە پەیوەندیمان لە دەرەوەی وڵات بە تایبەتی پەیوەندیمان بۆ خەڵکانەوە کردووە خۆیان خەڵکی بیانین بەڵام محتەمن بە ئەدەبی کوردی ئیش لەسەر ئەدەبی کوردیەکەن وەرگێڕانەکەن لە ئەدەبی کوردیەوە بۆ زمانەکانی دنیا دراسە و لێکۆڵینەوە توێژینەوەیان هەیە لەسەر ئەدەبی کوردی ئێمە هەوڵماندا و کۆمەڵی خەڵکی باشمان لەم بوارەیە دۆزیوە تۆ پەیوەندیمان پێوە کردوون و بابەتەکان هاتوون و هەموو بەرهەمەکانی فستیڤاڵیش کراوە بە کتێبێک و ئێستا ئامادەیە لە کاتی فستیڤاڵەکەی پێشکەشی میوانەکانەکرێت هەموو ئامادەکاریە کراوە وەک پێشانگاکە وەک هەڵپەرچێ و گۆرانیەکە وەکو بابەتەکان هەموو ئەوەی فیلمە دیکۆمنتەرێکە هەموو ئەوەی بۆ چالاکیەکەی هەموو شتێک ئامادە کراوە چاوەڕێی سبەینین و ئەو خەڵکە خۆشەویستانە بێن و لە خزمەتیان نبین بەڵێ ئێوەکو وتەبێژی ئەم فستیڤاڵە پێشبینی دەکەن ئەوانەی کە بەشداربووانە ئەوانی کە سەردانیکەرانن ئەوانەی هاوڵاتیان لە سەردانیکە تەنها لەو بابەتانە بن کە لە ئەدەبیات شارەزان یاخود دراسە و لێکۆڵین و توێژینەوەیان هەیە لەم بابەتە یاخود هاوڵاتیانی ئاسایش ئەتوانن ئەوانەی کە دەکرێت بڵین باگراوندێکی زانیاریان سەبارەت بە ئەدەبیات کەم بێ خۆی بە دڵنیایەوە هەر چالاکیە کاکرێ خەڵکی ئەو کایە و بوارە زیاترتیایە بەشدارە بن بەڵام مەرج نییە ئەوەی کێت مەرجنیە شاعیر بێ مەرجنیە نووسەر بێ ئەوانەی کە حەزیان لە ئەدەبیاتە ئەدەب شاعیر و نووسەرەکانی نووسن بۆ هەموو خەڵکەکانی نووسن بۆ هەموو چین و توێژەکانی نووسن خەڵکی ئەدیب نییە بەڵام لە ئەدیبەکان زۆرتر تینوی ئەدەبە لە ئەدیبەکان زۆرتر خوێنێتەوە لە ئەدیبەکان زۆرتر بەشداری چالاکی ئەدەبیەکانەکە لەبەرەوە هیچ مەرجێکیتیانی چێدی و شوێنایە کاک محەممەد ئەم فستیڤالە لە کێ سازەکرێنی ئەزانی لە سلێمانی بەس لە شوێنێکی سلێمانی بۆی سەردانیکەرانیش بزانن لە تەلاری هونەر هەموو چالاکیەکانی لەناو تەلاری هونەر ئەنجامەدرێ بەڵێ ئەی کاژمێرەکان تو ئاماژە بە ڕۆژەکە کرد بەڵام بۆ نەچەند کاژمێر ئەخیانێت کاژمێر چەنەوە دەست پێکات بەیانیان کاتژمێر دەست پێکە تا دەوری 12 نیو بە جۆری بابەتەکان لەو بینەیە پشوویەکەیە و ئێواران سەعات 2 دەست پێکاتەوە زۆر باش ئاماژەت بۆ کرد بابەتی لێکۆڵینەوە هەیە سەبارەت بە جۆرە جیاوازەکانی ئەدەب دواتر ئەم لێکۆڵینەوەنە هەستەگادنیان بۆ دەکرێت ئەم لێکۆڵینەوەانە لەبەرەوەی داوا کراون ینی وەکو پێشبڕچێ بابەتەکان نەهاتوون هەندێک جار لە فستیڤاڵە تۆ فستیڤاڵەکەت ڕاگەیەنی و داوای بابەتەکەی لیژنە پێکەیەنی ئەم بابەتانە هەڵە سەنگێن و جیایەنەکەنەوە لەو کاتەیە خەڵک خۆی بەشدارە بێ خۆی بابەتە نێریانی تۆ دەرگاکەیتەوە و نازانی چێ بابەتی بۆ نێرێ بەس ئێمە خۆمان پەیوەندیمان بە خەڵکەکانەوە کردووە کۆمەڵی خەڵکی دەستە بژێر و کۆمەڵی خەڵکی ئەوانەی کە کاریگەریان هەیە لە بوارەکانی خۆیانە هەڵبژێراون و بابەتەکانیان سیر کراوە بەڵام وەکو ئەوەی
ینی هەڵیان سنگێنی و تۆ بڕیاریان لەسەر بدەی پێویستی بەوە نەکردو چکە هەموو ئەوانەی بەشدارن خەڵکی مختەسن بە بوارەکەی خوانەوە خەڵکانێکی کاریگەرن. بەڵێ کاک محەممەد کاتە گرنگی هەبوونی ئەم جۆرە ڤیستیڤالانە ڤیستیڤالی جۆر بە جۆر ئەدەب یاخ بوارەکانی دیکە بێت تا چەند گرنگە بۆ منە ساز بکرێت لە شاری سلێمانی بێ لە شارەکانی دیکەی هەرێم بێت. زۆر گرنگە من زۆر جار ڕستەیەک بەکارهێنم ئەڵێم ئاو و نان و خاک و هەموو ئەو پێداویستیانەی ژیان کە هەند ژیان بە تۆ بەخشن بەڵام ئەدەب و هونەرمانە بە ژیان تەبەخشن. ئینسان ئەوەی وەکو تیۆریەکەی ماسلۆی شەڵە ئینسان تەنها بریتی نییە لە پێداویستی سەرەکیەکانی وەکو خواردن و ئاو ئەوەی کە ژیانی پێوەڕە حەز و ئارەزوو خۆزگە و تینوێتێ ڕوحیەکانی مرۆڤیش لە تینوێتێ جەستەیەکان و تینوێتێ بایۆلۆژیەکان کەمتر نین لەبەرەوە ئەدەب و هونەر لە هەر شوێنە و نەتەوەکانیش بەڕاستی زیاتر لە ڕێی ئەدەب و هونەر و کللتورەکەیانەوە ناسرێنەوە زیاتر لە ڕێی کللتورەکەیانەوە چنە ناو مێژووە چنە ناو یادەوەری بەشەریەتەوە لەبەرەوە زۆر گرنگە پێویستە لە هەموو کاتێکە ینی هیچ بیانوویەک نییە بۆ واز لە کاری ئەدەبی و کللتوری بهێنرێت. کاتە ئەم فستیڤالە هاوکاری ئێوە دەکات هاوکاری ئەدەبیان دەکات کە ئەدەبیاتی کوردی بە جیهان بناسیێن ئێستا مە فستیڤالێکی نێودەوڵەتیانی لە کاتی بەردەوامبوونیدا زیاتر وڵاتانی تر بە ئەدەبیاتی کوردی ئاشنا بن چ لە کۆن و ڕابردوو ینی ڕابردوو ئێستاشدا بە دڵنیاییەوە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ئێمە ئەوەیە و دروشمی فستیڤالەکەشمان دەلالەدەواکە کە دروشمەکە ئەمەیە ڕێژنەبارانی وشە لە یادەوەری دنیادا ئەمانژێنێتەوە. یایمە بەسمان لەم دروشمە ئەوەیە کە ئێمە ئەتوانین لە ڕێ ئەدەبیاتەوە بچینەوە ناو یادەوەری دنیاوە تا لە ناو یادەوەری دنیاە بوون نەبێ بوونت لەسەر زەوی بە جۆرێ لە جۆرەکان لە بەردەمی لە ناوچوون و فەرامۆشکردنە لەبەرەوە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانمان لە خەونە سەرەکیەکانمان و یەکێک لەو خاڵانش کە جەنابی وەزیری ڕۆشنبیری تەچیدی لێکاتەوە پشتیوانێکی زۆرێکە هاوکاریەکی زۆری کردووە مەسلەی بایەخدانە بەوەی چۆن ئەدەبیاتەکەت بە دنیا بناسیێنی. بەڵێ کەواتە بەدەمەوە چوونی هاوڵاتیان بۆ ئەم فستیڤالەنا سەبارەت بە بابەتەکانی ئەدەبی دیکە چکەمەیەکە من فستیڤالەت وەکو سەرنج و تێبینی خۆ چۆن دەبینی ئەوانەی هاوڵاتیان تا چەند تینووی زانینی ئەدەبە جۆر بە جۆرەکان زانینی ئەدەبی ڕابردوون. هاوڵاتیانی ئێمە بە مێژووی ڕابردوو هاوڵاتێکی تینوو بوون بۆ ئەدەب بە تایبەتی لە هەفتاکان و لە هەشتاکان و ئەم ساڵانەی دوایش بەس لەم کاتێ ئێستا کە ئێمە قسەی تیاکەین جۆرێک لە خاوبوونەوە هەیە جۆرێک لە دڵیەشان و ساردبوونەوە هەیە و ئێمە یەکێکی تریش لە ئامانجەکانمان ئاشتکردنەوەی ئەو خەڵکانەیە هێنانەوەی ئەو خەڵکانەیە جارێکی تر بۆ خوانی ئەدەب بۆ قسەکردن و گەرمکردنەوە و ینی بایەخدانێکی زیاتر بەوەی کە ئەدەب چ کاریگەریەکی هەیە لە مێژووی مرۆڤایەتیە. زۆر باشە زۆر وڵات هەیە لە جیهاندا ینی ئەدەبیاتەکەی تایبەتمەندیەکە وڵاتەکەی پێدەناسرێتەوە بە شێوازێک لە هەرێمی کوردستان لە سلێمانیدا بایەخ بەم ئەدەبە دراوەکە لە جیهاندا چۆن بڵێ وڵاتەکە نیشتیمانەکە شارەکە بە ئەدەبیاتێکی تایبەت بناسرێتەوە جیاوازی هەبێت لەگەڵ ئەدەبیاتی وڵاتانی دیکەدا. ئەدەب بە شێوەیە لە شێوەکان ڕنگدانەوەی ژیانی کۆمەلگا و نەتەوەکانە ئەدەبی کوردیش ڕنگدانەوەی ژیانی کۆمەڵایەتی و سیاسی کوردیتیایە بە تایبەتیش بەداخەوە ئەمە بەڕاستی زۆر جێی داخێکی گرانە کە ئەدەبیاتی ئێمە بەشێک لە ناسنامەکەی خوێن و نەهامەتی و ئەنفال و هەڵەبجە و ئەو ماڵوێرانیانەیە کە بەسەر میلەتەکەی هاتووە بە دڵنیاییەوە ئەدەبی هیچ وڵات و نەتەوەیەک نییە تایبەتمەندی خۆی نەبێت بەڵام قسەکردن لەسەر تایبەتمەندی ئەدەبی وڵاتێک ینی بە چەندێ ڕێک زۆر زەحمەتە. باشە کەواتە دەکرێت بڵێین لە ئێستادا چی هۆکار بە بۆ منە ئەو تونێتی کە لە ڕابردوودا هەبا بۆچی لە ئێستادا کاڵ بۆتەوە ئایا نەوەکانی ئێستا زیاتر بۆن منە مشتاقی تەکنۆلۆژیان بابەتە جۆر بە جۆرەکان کاتە بە دیاریکراوی چی هۆکار بووە؟ وڵای لە هۆکارێ زیاتری هەیە یەکێک لە هۆکارەکان ئەوی کە خۆت ئاماژەت پێدا بە دڵنیایەوە تەکنۆلۆژیا کاریگەریەکی گەورەی هەیە خەڵکی لە کتێب دوورخستۆتەوە ئەمە هەر لە کوردستان وان نییە ڕەنگە لە کوردستان تۆختر بێ زەقتر بێ بەڵام بە جۆری ئەو دراسە و لێکۆڵینەوە و تارانەی کە ئایبینین و ئەیخوێنینەوە و ئەو خەڵکانەی کە ئایان بینین لە دەرەوەی وڵات ئەم تەکنەلۆژیایە کاریگەری خراپی لەسەر ئاستی هەموو دنیا هەیە بەڵام لای ئێمە زیاتر چکەمە قۆناغ بە قۆناغ نەگەشتوین لە پڕێکا کەوتوینێتە سەر دنیایەکی تازە کە بۆ ئێمە هەموو شتێکی تازە بووە هۆکارێکی تر مەسلەی بێئومێدی و بێهیوایی خەڵکە بەوەی ئەو قەیرانە زۆرانی کە لە وڵاتەکەی هەیە
خەڵک جۆرێک لە بێهیوایی بۆ دروست بووە هۆکاری تریش زۆرن لە ڕاستیە ینی ناتوانم لێ خاڵا کورتیکەمەوە منەوە جارێکی شەڵێم هەر کێشەیەک یەک هۆکاریە بێ زۆر باسانێتوانین چارەسەریکی هەر کێشەیەک بۆ چارەسەر نەکرایە چارەسەرکردنی زەحمەت بوو ینی لە هۆکارێک زیاتری هەیە. زۆر باشە کاک محەممەد بجێ دابین کراو چەنە بۆ ئەم فستیڤالە بۆ بەڕێوە چوونی لە ماوەیەم چەند ڕۆژەدا 6 ملیۆن دینارە لەلایەن کێوە دابین وەزارەتی ڕۆشنبیری بە هاوکاری وەزارەتی دارایی هەرەمەوێ لێرە شۆ سوپاسی بە تایبەتی سوپاسی بەڕێز وەزیری ڕۆشنبیری و سوپاسی بەڕێز وەزیری دارایی بکەم کە هەردووچیان هەوڵ و ماندووبوونیشی زۆریاندا تا و بودجێ دابین کرا لەبەرەوەی لە کۆتایی ساڵ و نزیکە بووینەوە لەوەی کەیتر حساباتی وەزارەتەکان ڕابگیرێ تۆزەگینی تیا بوو ینی زەحمەتی تیا بوو. بەڵێ ئەوانەی بیانێت بۆ نا بەشداری لەم فستیڤالەکان ئەمە ژۆپێکی پێنجڵات بەڵام ئاانی لە ناخۆی هەرێمدا بەشداری ئەم فستیڤالان ئایا مەرجەکانیان چێ دەکرێت کەسێ بۆ نووسەر بێ یاخود شاعیر و هۆنراوە بنووسێتەوە ئەم بابەتان هەبێ بەهرێکی هەبێت ئەتوانێت بەشدار بێت یاخود کتێبێکی وەرگێڕان بێ کتێبێکی نووسی بێت ئێوە هیچ مەرجێکتان دیاری کردو لە چەند خاڵێکدا کردتان بێتە قاڵبێکۆ باسانەوە بێتەن هە ئەمانە بەشدارن. ئێمە چەند بنەمایەکی سەرەکیمان بۆ خۆماندانە هیچێک لەوانە ڕاگررتنی باڵازم و باڵانسی جێندەری لە بینی ژن و پیاوە باڵانس لە بینی ناوچەکانە باڵانس لە بینی نەوەکانە باڵانس لە بینی ژەنرە جیاوازەکانی ئەدەبە ئەمەمان لە بەرچاو گرتووە لەگەڵ ئاستی بابەتەکانە لەگەڵ ئاستی کەسەکانە کە داوامان لێ کردوون بابەتمان بۆ بنێرن ئەو کەسانەی زانی ومان ناتوانن بە تێگەیشتنی لیژنەکەی خۆمان بڵێن ئەوانەی کە زانی ومانە ئەتوان بە هاوکاری هەندێک خەڵکی پڵسۆز و شارەزاش لە بوارەکە کە ڕاوێژمان پێکردوون ئەو کەسانی پێمان وا بووە ئەتوانن خزمەتی ئەدەبی کوردی بکەن و خزمەتی ئەدەبی کوردیان کردووە کۆمەڵێک خەڵک هەڵبژێراون بەڵام حەزەکەم یەک ڕستە لێرە بڵێم ئەمە بۆ ئەدیب و نووسەرەکانی ناوخۆ و دەرەوەشە ئەم خەڵکانە کە هەڵبژێراون مانای ئەوە نییە ئەدەبی کوردی بریتێ لەم خەڵکانە بەڵام سروشتی هەموو فستیڤالێک وایە ئێمە 26 بەشدار بوومان هەیە بۆ کورد ئەدەبیاتی کوردی بریتینە لە 26 بەشدار بوو بریتینە لە 26 لێکۆڵەر و شاعیر و خەڵکی بەتوانە بەڵام تو هەرەتوانی چەند کەسێک هەڵبژێری نمونونەکان هەڵبژێری لەبەرەوە ئەگەر کەسێکی کاریگەر بێ و دەورێکی زۆری لە ئەدەبی کوردیا هەبوو بێ و بەشدار نەبوو بێ مانای ئەوە نییە کە ئێمە و کەسەمان لەم هاوڕێیانەی خۆمان لە ئاستێکی کەمترا بینیوە بەڵام سروشتی فستیڤالەکان وایە تۆ سنوورێکی دیاریکراوت هەیە چەند ناوێک بە جۆرەی کاتەکەت و بودجەکەت و ئەو ڕۆژانەی دیارەکەی بۆ فستیڤال بە جۆری ئەوە خەڵکەکان هەڵەبژێری لەوە زیاتر ناتوانانی هەڵی بژێری بەڵام ئەمە فستیڤاڵی یەکەمە ئێمە هیوادارین ئەوانی کە لەم فستیڤاڵەیە نەمانتوانیوە لە خزمەتیانە بین نەمانتوانیوە یارمەتی و توانا و بەرهەم و بەخشەکانی ئەوان بێنینە ناو فستیڤاڵەکەەوە لە فستیڤاڵەکانی داهاتوودا بتوانین زۆرترین خەڵکی کاریگەر و خەڵکی دڵسۆز و خەڵکی بەتوانە بێنین ناو فستیڤاڵەکە و بە هەمومان بتوانین ڕوویەکی گەشتی تری ئەدەبەکەمان پیشانی خۆمان و دنیا بدەین. زۆر باشە ئەم فستیڤاڵە هەرچەنە ئەدەبیاتی کوردی هەمیشە بە زیندوی ماوەتەوە لە نێو چینە جیاوازەکانی کۆمەڵگەدا بەس تا چەنە ڕۆڵە بینیان لە ناو چینی گەنجادا چینە جیاوازەکانی تردا دووبارە ئەدیبانی کۆن ئەدەبیاتی کۆن ئەدەبیاتی ڕابردوو زیندوو بکاتەوە ینی چۆن ڕۆڵە بین ئەگەر فستیڤاڵێکی نێودەوڵەتیش نەبێ ناوە فستیڤاڵێکی ئاساییش بەڕێک بخرێ بۆەوەی چۆن بڵێ دڵی خەڵک بە ئەدەبیات ئاشت بکەنەوە بە تەئکید کاریگەریە بێ نەکەرە فستیڤاڵە من هەموو جارێکەڵێمان هیچ شتێک لە دەوروبەری ئینسان ڕوو نادا کاریگەری لەسەر ئینسان نەبێ بە باش و بەخراپ تۆ بەر هەر شتێکەکەوی بە شێوەیە لە شێوەکان کاریگەریت لەسەر جێهێڵێ ئەم فستیڤاڵش کە فستیڤاڵێکی گەورەیە خەڵکێکی باشتیایە بەشدارن بە دڵنیاییەوە کاریگەریە بێ لەسەر خەڵک بەڵام ینی ئێستا ئەمە ناتوانین ئەوڵ سەنگان نەبکەین ڕەنگە باشتریش بێ خەڵک ئەوڵ سەنگان نەبکات دوای فستیڤاڵەکە چۆ ئینسان خۆی کە ئیشێکەکە هەڵسەنگاندنی لەلایەن خۆیەوە بۆ خۆمان ئێمە هەڵسەنگاندن بۆ خۆمانەکەین بەڵام بۆی ئێمە بە خەڵک بڵین چیمان کردووە باشترە خەڵک ئەوە بڵێ. بەڵێ زۆر سپاس بۆ کاک محەممەد کوردەوە تەبێژ یەکەمی فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە سلێمانی سپاس بۆ زانیاریەکانە سپاس بۆ تەواوی زانیاریەکان و سپاس بۆ ئامادەبوونت کاک محەممەد سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ سەرکەوتوو بن.